بەڵێ بەداخەوە دیارە لە سنووری ئیدارەی گەرمیان لە ساڵی 2011ەوە بەڕەسمی لە سنوورەکەمانە نەوت دەرهێنرێت بەڵام ئەوەی جێگەی داخ و نیگەرانی ئێمە وەکو یەکێک لە نوێنەرەکانی ئەنجومەنی پارێزەی سلێمانی تا ئێستا وەکو پێویست ئێمە سوودمەند نەبووین لە ئەو داهاتەی خۆمان کە لە سامانی ژێزەی خۆمانە ئێمە یادداشتێکمان ئارەسی ئەنجومەنی پارێزەی سلێمانی کرد بۆی بەڕێزان لە ئەنجومەنی وەزیران و بەڕێز وەزارەتی سامانە سروشتەکان ڕاستپێرێت بە پێی یاسای ژمارە 21 ساڵی 2010 کە لە ساڵی 2013 هەموار کراوەتەوە بۆ هەر ناوچێ و پارێزگایە کە نەوتی دەرەهێنرێت بە یاسا ڕێکخراوەکە بۆ هەر بەرمیلێک نەوت بڕی $5 دابین کراوە بەڵام بەداخەوە تا ئێستا ئێمە وەکو پێویست سوودمەند نەبووین و ئێمە نووسراوەکەمان ئاراستە کردووە چاوەڕێی ماوەیەکەین کە حکومە جوابی داواکەمان ئەگەر جوابمان نەداتەوە هەموو ڕێگا مەدەنی و یاسایەکان بگرە تاک و سکاڵای یاسایی لە ڕێگەی دادگای فیدراڵیەوە لەبەرەوەی لە زۆربەی ناوچەکانی عێراق و لە چەند ناوچەیەکی تری کوردستانە ئەو یاسایە جێبەجێکرێت جگەر لە گەرمیان و من ئەم داوایم لەسەر دوای بەدەڵەچوون بووە دوای ئەوەی کە لەلایەن بەڕێز سەرپەرشتیاری ئیدارەی گەرمیان و بەڕێز بەڕێوەری ناحی سەرقڵایشەوە ئەوە کراوە بەڵام بەداخەوە